بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ئەوەی لە سووریا ڕوودەدات چییە؟ ئەو گرژی و ئاڵۆزیانی کە ئەو هێزانەتان ناوەڕاست یاخود نیوەی حەلەبیان داگیر کردووە، ئەمە چییە ڕوودەدات؟ یعنی پێشهاتێک بوو کە تا ڕادەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە بوو بە نسبەت خەڵکەوە، بە نسبەت جیهانەوە. هەندێک لە میدیاکان تا دوێنێر زۆر گرنگیان پێ نەدەدا تا ئەوەی کە هێزەکان چوونە دەواازەی حەڵەب و تانیوەی حەڵەبیش هاتوون کە ئێستا ئەم قسەیە با بڵێن ئێستا کێمە قسەی تێدا دەکەین. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە، لەسەر ئەم پرسە، ئەم پێژاتانە ڕوودەدەن چین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا شەفشاڵی، توێژەری ئەکادمی و ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی لە چەند دەستگایەک. دکتۆر سڵاوت لێبێ، بەخێراتی. بەخێر بێ سەرچاو. دکتۆرەوەی لە سووریا ڕوودەدات چییە؟ ینی بە کورتی پرسیار دەکەم بۆی تۆ بتانی زۆرترین زانیاریمان بیتێ، ئەوەی ڕوودەدات چییە؟ ئەوەی کە حاڵی حاضر لە سووریا ڕۆیا بریتیە لە ئەتوانی نایبنی قۆناغی تەسویە، یعنی ڕێکەوتنە لەسەر ئەو نەخشەی کە ئەمریکا دایناوە کە پێوترێن جێبەجێکردنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە ئەتوانین ئەم قۆناغە ناو بنین، ئەمە بریتیە لە قۆناغی هەنگاوی یەکەم بۆ ئارامبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام لە ڕێگەی بەکارهێنانی هێزەوە. ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە، ئەتوانی وا بڵێ ئاشکرا نەبووە بۆ دەرەوە، ینی تەسویەکەیە لە بینی رووسایە لەگەڵ ئەمریکایە و ئیسرائیلیش طبعاً لە هاوکێشەکەیە بێگومان. رووسیا لە هەنێ ناوچە بە پلەبەندی ئەکشێتەوە لە سەرەتا لە منتیقەی قونەیتەرە ئەو ناوچانی کە بەرامبەر بە جۆلانن دەستی پێکرد، ناوچەکەی چۆڵ کرد بۆ ئیسرائیل کە هاوپەیمانی سەرەکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بریتیە لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە ناوچەکەیە. ئەو ناوچەی چۆڵکرد وردە وردە ئێستا ئەو ناوچانەی کە بریتیە لە ناوچەی ئەوەی کە پێوترێت دابشکردنی هەژمۆنی وڵاتانی زلێز لە سووریایە، ئەمریکا ئەگرێتەوە، ئێران ئەگرێتەوە، تورکیا ئەگرێتەوە، رووسیا ئەگرێتەوە، ئەو بەشە بچووکەی کە بە کارتۆنی ماوە پێوتری حکوومەتی سووری کشانەوەکانی رووسیا لە کاتی ئێستا بەشێکە لەو ئەوەی کە پێوترێ سەفقا بریتێ لە بەشێک لەو تەسویکە لەگەڵ ئەمریکا کردوێتی لەو ناوچانە ئەکشێتەوە، چۆڵی ئەکا بۆ هێزەکانی ئەمریکا و مەیدانەکە چۆڵ ئەکا لە ڕووی جەنگیەوە بۆ لێدانەکانی ئیسرائیل و گروپە چەکدارانەی کە سەر بە ئێرانین. ئێمە زانین ئێران بە تەواوی لاوەزوە لە سووریایە. کۆی دۆخەکە بە جۆرێک دەرەنجامەکان و دەرهاویشتەکانی هێتە پێشەوە کە لە بەرژەوەندی تورکیانە. ئێمە زانین ماوەیەک پێش ئێستا ئەمریکا لەگەڵ ئیسرائیل هۆشداریان نا بە تورکیا و ئەمریکا هەر بەڕسمی هەڕەشەی کرد، وتی تورکیا ئەگەر هاتوو ئەم خاڵانی خوارەوە نەکات ئەوە ئێمە دەستەکەین بە سەپاندنی سزا لەسەری. بەشێک لەو سزایانە سزای دیبلۆماسی و ئابوورین. تورکیا لە 2006ەوە بەڕسمی بنکە و بارەگاکانی بزوتنەوەی حەماس کە لە لیستی تیرۆرایە لایەن ئەمریکا و ئیسرائیل و بەشێکی زۆری وڵاتانی جیهانەوە کردوێتەوە لای خۆی و پاڵپشتیانێکاوە. لە هەمان کاتە کۆمەڵێک گروپی لە یاسا دەرچوو ئەوانەی کە پێوترێ میلیشیا بەمانای وشە بۆی منە جەبهەی نوسرە و ئەحراری شام و ئەم هێزانەیە کە سوورین لە بنەڕەتا، بەڵام تورکیا پاڵپشتیانەکە پیان ڕاگەاندن کە دەست لەو هێزانە هەڵگرن و ئەو پرۆسە سەربازیانی کە دژی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەیکەن و دژی ئەو ناوچانە ئەیکەن کە بریتیە لە ناوچەی پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە نێوانی ئەنە و سەرەکی ترینیان ئیسرائیل ئەم هەنگاوانە ڕابگرێت بە پێچەوانەوە ڕێکاری بەرامبەر ئەگیرێتە بەر. طبعاً ئەوەی کە تورکیا ئێستایکا لە ناوچەکە ئەوەی بە دیاریکراوی لە حەلب ڕۆیان نقڵەبێ بۆ ئیدلیب لەوێشەوە بۆ لازقیە. بریتیە لەو هەوڵانەی کە تورکیا هەوڵە کۆتایەکانی تورکیا بۆ ئەوەی لە هاوکێشەکە نەخرێت، ئەمە یەکەم. دوو بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕێگەیە بپچڕێنێ کە لە گەروی مەلەقەوە دەست پێ ئەکایەتە کەندای فارس و عەرەبی قۆڵێکی طبعاً، دوایی بە کەریەتەوە کەرکووک، ینی بە عێراقایەتەوە کەرکووک، لێەوە ئەچێتەوە شنگال، لە شنگالەوە بۆ هۆڵ و حەسەکە، لە هۆڵ و حەسەکە و بۆ حەلەب. دوو ڕێگامان هەیە لە حەلەبەوە بگەینە سەر حەوزی دەریای سپی ناوەڕاست، ئەمریکا دەستی پێ بگا و کوردیش دەستی پێ بگات، چونکە ئەمریکا و کورد هاوپەیمانن لە کاتی ئێستا بە تایبەتی ئەزموونی خۆسەری ڕۆژئاوای کوردستان. خەتێکیان بریتیە لە حەلەب ئیدلب لازقیە، یعنی هێڵی وشکانیشی تێکەوێت لەگەڵ ئاویە بۆی بگەنە حەوزی دەریای سپی ناوەڕاست، بە دیاریکراوی بۆی بگەنە بەندەری حەیفا. ئەمە دیوێکی. خەتێکی تریشان کە دەست پێکا ئێستا وا پێشبینی ئەەکەم لە حومس و حەماش دووبارە جارێکی تر ئەو ئالۆزیانە دروست بێتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی حومس و حەماشەوە کە ڕێگەی وشکانی تێکەوێت ڕێگری بکە ئەو هێڵە نەگاتەوە بە بەندەری حەیفا کە بریتیە لە بەندەرێکی استراتیژی گرێدانی ئیسرائیل یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بە زەریای هادی یعنی ئەو بریتە لەو هێڵە بازرگانیی کە ئاسایشی وزە ئاسایشی هاوپەیمانەکان و ئاسایشی نەتەوەی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی لە ناوچەکە دابین ئەکات لەو ڕوانگەیەوەیە تورکیا ئەم هەنگاوانە ئەنێ بەڵام لە کۆی بابەتەکە ئەم شەڕ و ئالۆزیانە کۆتاییان نیە بە جۆرێک کۆتایی بە دۆخەکەیەت لە بەرژەوەندی کوردایە و ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان لە ناوچەکە ئەتوانم بە دیوێکی تر بیڵم ئەم ڕستەی کە ئێڵم ئەم پەیوەندیدارە بە ئاسایشی نەتەوەی کوردەوە بەڵام خۆی نابێ بوترێ بەڵام من ئێڵم بۆ ئەوی هەم هێزەکانی کورد لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان لە معادلەکە تێبگەن کورد لە کاتی ئێستاە بەشێکە لە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل ئاسایشی نەتەوەی ئیسرائیل واتە ئاسایشی نەتەوەی ئەمریکا هاوکێشەکە زۆر بەسیتە زۆر بە ئاسانیش ئەکرێ لێ تێبگەین بەڵام ئەوەی کە گرنگە کورد لەم ناوەندات چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکە ئەکا ئەمریکا ڕێکەوتنێکی باشی بۆ کردوین لەگەڵ هۆزە عەرەبیەکانە کە لە ئایندەیە کە هەرێمێکی فیدراڵی لە ڕۆژئاوای کوردستان کەدا ئەمەزرێ ئەمانە بێنە ناو هەرێمەکە و دژایەتی ئەزمموی خۆسەری ڕۆژئاوانەکەن و لە هەمان کاتە ئەو هێرشانە ڕاستە بەشێکی پریشکی ئاگرەکە بەرهێزەکانی هەسەدە ئەکەوێ ئەو گروپە تیرۆریستیە لە یاسا دەرچوانە ئەوانی کە تورکیا دەعمیانەکە لە ڕووی لۆجیستی لە ڕووی سەربازی لە ڕووی جوگرافی ئیمدادیانەکە بە پێداویستیەکانی جەنگ لە کۆتاییە لە کۆی دۆخەکە بە قازانجی کووردە ئەشکێتەوە بۆی هەموو کاتە لەم قۆناغی زێڕینی کووردە. باشە دکتۆر کەواتە بە کۆی گشتی قسەکانی تۆی کە ملێ تێگەیشتن بینەرانیش دڵنیام هەر بۆ شێوازە لێ تێگەیشتون معادلە نێودەوڵەتیەکە جۆرێک ئەوەی لە سووریا ڕوودەدا معادلێکی نێودەوڵەتیە جۆرێکە لە ڕێککەوتنی زلێزەکان رووسیا ئەمریکا ڕێککەوتون بێگومان لە چوارچێوەی استراتیژی ئیسرائیلە ئەمە ئەوەیە کە نەتەنیاهۆ دەیوە ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەڕێژینەوە بەو شێوازی کە خۆمان دەمانەوێت ئەوەی قسەکانی ناتانیاهۆ کە ئەیکا طبعا ناتانیاهۆ یەکێکە لە میکانیزمەکانی جێبەجێکردنی سیاست و بەرژەوەندی ئەمریکا لە ناوچەکە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا هاوپەیمانێکی استراتیژیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە ناتانیاهۆ ئەیڵێ بریتیە لە ڕاگەاندنی خواستی ئەمریکا لە ناوچەکەیە یعنی جێبەجێکردنی پلانەکە تەنانەت ئەو نەخشەی کە بەرزیشی کردەوە لە ئەنجومەنی ئاسایش کە بە دوو بەرە دنیای دابش کرد بەرەیەکی شەڕ و بەرەی شەڕ بەڵێ یعنی ئەوەی لە چوارچەوەی ئەوەیە بەڵام ئەوەی کۆی ئەم ڕووداوانی کە ئێستا ڕۆیە لە ناوچەکە دروست بریتێ لە جێبەجێکردنی پرۆژەی ئەوەی کە پێوتری هێڵی گەشەپێدانی هاوچەرخی نوێی ئەمریکی لە گەروی مەلەقەوە دەست پێ ئەکا یەتە کەنداوی عەرەبی و فارسی پێڵەن بە دوو قۆڵەوە سەرەکەوێتەوە کە ئەگاتە سەر حەوزی دەریای سپی ناوەڕاست لەو نێوەندەیە هەرێمی کوردستان لەگەڵ ئەزمموی خۆسەری ڕۆژئاوای کوردستان هێڵی سەرەکی ئەبێ کۆی ئەم دۆخەیکەیەتە پێشەوە بریتێ لە جێبەجێکردنی ئەو پلانەوە ئەو پلانش سەر تاپا لە بەرژەوەندی کووردە ئەگەر سەرکردە سیاسیەکانمان سەرکردە سەربازیەکانمان هەڵە مامەڵە لەگەڵ دۆخەکانەکەن بە دیاریکراوی حەسرێکم لە سەرکردەی سیاسی کووردە جنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ جنابی مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان جنابی مەزلوم عەبدی سەرکردە و فەرماندەی سەربازی هێزەکانی هەسەدە لە ڕۆژئاوای کوردستان ئەم سێ کەسە بەرپرسی یەکەمن لە پاراستنی ئەم دوو ئەزممونەی ڕۆژئاوا لەگەڵ باشووری کوردستان و ڕاستە و خۆش ئەمریکا مامەڵە لەگەڵ ئەم سێوە ڕێزایەکە لەبەرەوە زۆر گرنگە دۆخەکە بە وردی بخوێنەوە دوور لە ئایدۆلۆژیا و لە ئاڕاستەی سیاسی مامەڵە لەگەڵ دۆخەکە دکتۆر ڕەنگە بینەرێکی ئاسایی ئێستا پرسیاریەوە بکە بڵێم سەرکردەرسێکیان لە کوردبووندا هاوخوێنن هاونەتەوەن کورد زمانن بەڵام بەداخەوە لە بەرژەوەندی ئیقلیمیە ڕەنگە جیاواز بن ئایا جیاوازن یان ئێمە وای دەبینین ئەزین چۆنە من ئەم دابشبوونا ڕاستە من ئەوم پێ ناخۆشە لە ناو هەرێمی کوردستانە زۆنی زەرد و زۆنی سەوز یەک نیشتیمانەت هەیە یەک نەتەوە یەک مێژووت هەیە یەک بەرژەوەندی استراتیژیت هەیە یەک مەترسیشت لەسەر هەیە بەڵام مەسەلەی دابشبوونی ئیقلیمیەکە لە هەنێ حاڵەتە مەسەلەن بۆ ناخۆی کوردستان خراپە بۆ نمونە ئەم یەکێک لە دەرهاویشتەکانی بۆ نمونە مەسەلەی کەرکووکە مەسەلەی شنگالە پێکهێنانی حکوومەتە پێکدادانی ئەجێندای حیزبێ لە ناوخۆ بەڵام ئەگەر بڕوانینێکی تری استراتیژی تەماشایکەی ئەو دابشبوونە تا ڕادێکی باش سوودی بۆ کوردە بووە لانی کەم ئەزمموی هەرێمی کوردستانی هێشتوەوە دابشبوونی هەرێمی کوردستان بەسەر چکام شتێتۆ لانی ئیجابی و لایانی سلبی هەیە ئەگەر لایەنە سلبیەکەوەیە کە ئێمە وەکو گەلی کورد پێمان ناخۆشە و ئەوەی کە پێوترێ وتاریەکێتی نەتەوەی ئەمانی نێشتووە بەڵام بەدیمێکی ترە دابشبوونی ئەم دوو ناوچەیە بەسەر هەژمونی تورکیا و ئێرانان بەڕوونی قساکەم پێویست بە مجاملە ناکەم بەسەر هەژمونی ئێران و تورکیا وای کردووە کە زۆنی سەر تورکیا بیپارێزێ لە کۆی و مەترسیانی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەکرێ بێتە سەری ئەشتوانی پێی بڵێن حوشەی پشتۆی تورکیا
لەبەرەوە تورکیای پارێزێ بەناوچەی هەژمونی خۆی ئەزانێ بەڵام لەگەڵەوە شام و لە حەزەمان لەسەر دەستێ وەردانەکان و ئامادەی سەربازی هەیە و لە هەمان کاتا بەنسبەت ئێرانیشەوە ئێران بەنسبەت یعنی زۆنی سەوزەوە بە هەمان شێوە ئەتوانی بڵێ حەوشەی پشتەوەی ئێرانە بەڵام ئەم حەوشەبوونەی پشتەوە باڵانسێکی نێودەوڵەتی ڕاگرتووە سەیری کرد لە نێوەندی باڵانسی لە ڕاگررتنی باڵانسی نێوان ئەمریکا و ئێرانە یەکێتی نیشتیمانی کوردستانە باڵانس ڕاگررتنی نێوان تورکیا و ئیسرائیل پارتی دیموکراتی کوردستانە من لێرە هەنێشتەڵێم ئەمڕۆ ناچارم پەیوەندیدارە بە ئاسایشینەتەوەی ئێمە پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی زۆر باش و سەرەکی گێڕا ئەلم قۆناغەیە کە کورد وەکو هاوپەیمانێکی سەرەکی پشتی پێبەسترێ بەوەی ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ وڵاتی ئیسرائیل هەیەی تر پەیوەندیەکان بنەماڵەیی حزبی بە حەقمانە ئەمە ئۆتۆمەتانە زۆر جار گرنگ ئەوەی ئێمە تەوزیفمان کردووە دکتۆر ئەمە ڕاستە ڕەنگە ئومێد بەخشێ بۆ ئێمە وەکو کورد بەڵام مەترسێکی گەورەی هەیە لە بەری دراوسەکانمان ئەمەیان خۆبڵ نییە تەنها بە بیانووی بوونی بارەگای ئیسرائیلی لە هەرێمی کوردستانە بینیمان چەندین جار بردومان کراین موشکمان پەیوەندرا وایە ینی ئێستا تۆ ڕاستە و خۆوا دەڵێی ئەمە ڕەنگە تۆزێک قورس بێ کاگڕاکۆ ئەزین چۆنە سیاست و کاری دیبلۆماسی پێژەرێکی بێلایەنەمە دەڵێ دەزانم سیاست و کاری دیبلۆماسی لەسەر بنەمای عاتیفە ناکرێ و مجامەلەکردنی دەوروبەر ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە ئێمە ئەزانین ئێران لە بەرپەرشدانەوەی ئەو هێرشانی کە ئەکرێتە سەری هەرگیز جەنگی ڕاستە و خۆناکە نە لەگەڵ ئیسرائیل نە لەگەڵ ئەمریکانایکە ناچار ئەوەی کە پێوتێ ڕەدی ئێعتیبار یەکی ئەکا لە وڵاتی سێهەمەیە باشترین ناوچە کە پێ ئەوترێ وڵاتی سێهەم لیبا کە توانای بەرپەرشدانە و وەڵام دانەوەی نییە و ناتوانێت بچێتە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بریتە لە هەرێمی کوردستان بۆیە لێمانە ئەگەر نا لە بنەڕەتە ئیسرائیل پێویستی بەوە نییە بنکە و بارەگای لە هەرێمی کوردستانە بێ لەبەرو ئیسرائیل لە کاتی ئێستا وە ساڵانێکە جەنگی نەوەی پێنجەمت بۆ ئەکا کە تایە چەند سیستەمێکی ئەلکترۆنی کە پاڵپشت بە AI ئەبەستێت یعنی بە زیرەکی دەستکرد ئەبەستێت و دوو سیستمی زۆر گەورە کە بریتێت لە سیستمی کیمیست لەگەڵ لاڤەندەرا بەکارهێنێ ئەمە ئامانجی پێ دیارریەکە هەم ئەو ناوچانەی کە بە ژێرخانی ئاماجەکاندا ئەندێ دیارریەکە لەبەرەوە مەسەلەی ئەوەی کە ئێمە مجامەلەی وڵاتانی دراوسێکەین یاخود چواردەورکەین ئەوە لەوانەیە لە قۆناغێکا کە ئێمە لە پەراوێز زابوو بێتین یاخود لە هاوکێشەکە بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز خرابێتین و لە پشتمان تێکرابی ئەوە قەینا بەڵام ئەم قۆناغە نەخێر قۆناغی ئەوە نەماوە چیتر یعنی کوردستان بەشێکی سەرەکی لە ناو هاوکێشەکە پشتیوانی بێ ئەزین چۆنە ئێمە دائیمەن یەک بابەتەیە هەر بۆ لەسەر ئاسی تاکە کەسیش پشتبەستنی خودی زۆر گرنگترە لە پشتبەستن بە دەوروبەر ئێمە وەکو میلەت پشتمان بە خۆمان بەستووە پاشان بەست ڕشتەکەمان کەچیەکانی کوردستانە بەڵام ئەمە بۆ مەهنانەتی ئێمە هەرگیز و هەرگیز داخلی هاوکێشە نێودەوڵەتی هەرێمیەکان نەبین بترسین لەوەی کە هەنگاوی دیبلۆماسی سیاسی سەربازی بنین ئەوەی کە ئێستا ئەزمموی هەرێمی کوردستانی لەگەڵ ئەزمموی خۆسەر هەیە ئەوە دەرەنجامی ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتیە و هەرێمیانەیە کە لە ناوچەکە ڕوویاوە و لە هەمان کاتا خۆگونجاندنی کووردە لەگەڵ ئەم بابەتانە ئەم قۆناغش قۆناغێکی گۆڕانکاریە کورد مافی خۆیەتی لە ناوچەکە خۆی بگونجێنێ دکتۆر ئەمەی تۆ باسی دەکەیت تورکیا هەروە لێ دەگەڕێ ئاسان کورد هەرێمێکی بێت لە ڕۆژاوای کوردستانە ناچارە لێگەڕێ پێتەڵم بۆچی ئەو هێزانی کە ئێستا ڕویان کردوتە حەڵەب هەندێک دەڵێن ئامانجی دواتریان ئامانجی ڕۆژانی ئایندەیان ڕەنگە ناوچەکان بێت کە لە ژێر دەسەڵاتی هەسە دەدایە بۆ نمونە ناوچەی ئەشرەفیە ناوچەی شێخ مەقسوود کە زۆر نزیکە ئێستا هەر بەشێکە لە حەڵەبیانی دەڵێن ڕەنگە ئامانجەکە یەکسەر ئەوێ بێ لەوێ دایتر بەرکەوتن دروست نابێت لەگەڵ کووردا دوو خاڵەیە کاگڕانکۆ گەر بیرم شۆ بم خەرەوە سەری خاڵی یەکەمیان ئەوەی کە تورکیا ئال ناوچەکە لێ ئەگەڕێ لێ ناگەڕێ سیستمێکی هەرێمی نێودەوڵەتی لە دروستبوونە سیستمەکە پێشتریش ئاماژەم پێە ئاوانژەم پیاوە چەند خاڵێ ینی بە چەند سیماتێکە ناسرێتەوە یەک سیستمە شمولیەکان ئەوانەیە کە پیانەوەچێت دیکتاتۆری و تۆتالیتاریەکان ناهێڵە لە ناوچەکەیە وڵاتەکان ئەکا ینی لە ناوەندیەوە هەڵیان ئەوە شوێنێتەوە بۆ ناناوەندی ئەوەی کە پێوتری سیستمی فیدراڵی لە ناوچەکە هێزی میلیشیاکان لە ناوچەکە ناهێڵێ ئابوووریەکە بە ئابوووریەکی لیبراڵی ئازاد و لە هەمان کاتا ناوچەکە خاڵیەکاتەوە لە ئایدۆلۆژیە ئەم تەوژمە گەورەیە بریتیە لەو بەشەیکەوە پێویستە ئەم سیستم و ئەم جۆرە لە سیستمی هەرێمی جێبەجەکرێ بۆ ئەوی لانی کەم ئەمریکا بتوانێت ئەو هێڵی گەشە پێدانی هاوچەرخە کە ئاسایشی نەتەوەی خۆی و وزەی و هاوپەیمانەکانی جێبەجێ ئەکا لە ناوچەکە جێبەجێ بکرێت تورکیا لەمەی کە ئێستا ئەیکات زیاتری پێ ناکرێت لەبەر ئەوەی تورکیا چیتر وەکو جاران ناتوانێت فشار لەسەر یەکێتیە ئەوروپا لەسەر ناتۆ لەسەر ئەمریکا دروستکار لەبەر ئەوەی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی هاوپەیمانیان لە ناوچەکە هێڵێکی تازەی گواستنەوەی وزیان دۆزیوەتەوە
کە ناوچەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ هەرێمی کوردستان هێڵی سەرێکیە دەستیانەکا بەسەر حەوزی دەریای سپیناوە ڕاست لە دوو قۆڵەوە وەلەو سەریشەوە وڵاتانی خەلیج لەگەڵ ئەردەن و مەسرە ڕۆڵی کاریگەرە بینێت لەبەر و فشارەکانی تورکیا لەوەنە زیاتر نابێت لەو ڕوانگەیەوە ئەیبینی کە تورکیا هەوڵ ئەیە وتاری نەرم ئەنوێنێ کات ینی بەرامبەر بە کورد هەوڵایە لەگەڵ کووردا داخلی ڕێککەوتن بێت لەو ڕوانگەیەوە تورکیا لەمی ئێستا زیاتری پێ ناکرێت ئەگەر هێرشیشکە هەڕەشەکانی ئەمریکا ئامادەی هەیە و بیریشمان نەچێ ترەمپ گەڕاوەتەوە ترەمپ ئاشتی بەرقەرارەکە لە ڕێگەی هێزەوە بە دووری نازانرێکە لیان بدرێت کوردانی ڕۆژاوای لە شەو ڕۆژێکا بە تەلەفۆنێکی ئەردوگان جێنێش ئەزەی چۆنە کشان بڵێ ئەزەی چۆنە تۆ ناتوانی قیاس بکەی لەسەر دۆخێک کە لە قۆناغێکی دیاری کراوە بووە قۆناغی 2016 بۆ 20 قۆناغێکی جیاواز بووە لە 24 ئێستا ترەمپەکەی پێشوو نییە هەمان ترەمپە بەڵام استراتیج و بەرژەوەندیەکانی ئەمریکا گۆڕاوە لە ناوچەکەیە ئەبێ بیپارێزێ میکانیزمەکان هاتۆتە پێشەوە ئێستا ئەمریکا استراتیجی وایە کە دەستی بگا بەسەر حەوزی دەریای سپیناوە ڕاست لە دوو قۆڵەوە ئەم هێڵە سەلامەترین هێڵ بێکێشەترین هێڵ ئارامترین هێڵ بۆ ئەو مامەڵەکردنە لەگەڵ کووردە شکوێ مازانین کورد لە ئایدۆلۆژیا خاڵیە هەستی نەتەوەیەکەی نەبێ و لە هەمان کاتا بە هیچ جۆرێک لە جۆرەکان مەترسی دروست ناکات لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا بڵێ ینی ئەزەی چۆن یەکێکی لە نەتەوە ئاشتی خوازەکان بە هیچ جۆرێک نایکا بەڵام ئەگەر دەستدرێژی نەکرێتە سەر ئەمە دیوێکێتی مەسەری گواستنەوەی شەڕەکە مازانین حساباتێکی جەنگی و مەدانی جەنگی تێتەوە کاتێک کە جەنگ و تێکەڵژانی سەربازی ڕوئە وەکو ئامانجە سەربازەکان وایە بۆ نمونە لە خاڵێک ئامانجێکە پێکێ بەڵام چواردەورەکەی وێران ئێجنگیش بە هەمان شێوەیە زۆر ئاسایی ئەگەر پریشکی ئەو جەنگی کە لە حەلەبەیە بگوازرێتەوە بۆ ئەو ناوچانی کە هاو سنوورن لەگەڵ سنووری دەسەڵاتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڵام دەرەنجام گرنگە ئایا دەرەنجامیانە بێ خاک لە دەستین دەسەڵات لە دەستین بێگومان نەخێرەوە لەو سەریشەوە بۆ هاتنی داعشی ژواماندەوە دەمانوت ئەمەیتر دەوڵەتێکی نوێن و ئێمە مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی نوێیەکەین مەترسیان بۆ ئێمە نییە دواتر بینیماڵێرانی ئێستا سەر ئەوەش مەسەلی ئەو شەڕەکە بگاتە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا نەگەردا ئەژیانی ئەگەر تونتر نەبن ئەوەش پەیوەندی باوەڕم پێ بکە ئەوەی داعشیش ئەوە ڕێکخراوێکی فرە ئایدۆلۆژیاکە کەس نازانێ چۆن 83 جنسیە کۆبوونەوە و ئەم هەموو هێرشانەیە کرد بەم توانە جەنگی و بەو تەدریبکردن ئەوەش پەیوەندی دار و جاریکە بە هێڵی وزەی نابۆکۆ ئەم هێڵی گەشە پێدانە و پێکدادانەکان ڕوویە بنسبەت مەترسیەکان لەسەر ڕۆژئاوای کوردستان چکە هەواڵانی ڕۆژئاوا نازانم هۆکارەکەی چێ بەڵام لەوانەیە مەسەرن و ئەزمموی پێشووتر بێ کە ترامپی بوو کە دۆخەکەی ئەو سا لەگەڵ ئێستا زۆر جیاوازە مەترسیەکیان لا دروست بووە بەڵام هەچ هێرشێک بکرێتە سەر هێزەکانی هەسەدە ئەمریکا لە بکەیتە نەفەوە ئەوەی کە پێوتریە پاڵپشتیکردنی لۆجستیان بۆ ئەنێرە و بە بەڵگەی ئەوەی کە ماوەی ڕابردوو تا ئێستش بە شێوەیەکی بەردەوام هێزەکانی ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام هێزەکانی هەسەدە پڕچەکەکەن وەکو ئامادەکاری وە قۆناغێکی نوێ و لە هەمان کاتیشە پاڵپشتی سەربازیانەکەن ئەوەی کە پێوترێ کرۆسکەڤەر یاخود ئەوەی کە پێوتری ATC ئێر ترافیک کۆنتڕۆڵ یعنی ئەوە هەموو ئاسمانەکان بۆدا ئەپۆشن و بواری ئەوە نان ئەو ئەزمونە بکە مەسەری دەرکەوتنی داعش ئاماژەم پێە ڕێکخراوێکی فرە ناسنامێ لەو هاوکێشەیە دەرکەوت کە پێوتری هاوکێشەکردن لەسەر وزە لە مۆزوعەکە لادنێم دکتۆر هەندێک دەڵێن ماوەیەکی زۆرە تورکیا دەوێت لەگەڵ بەشار ئەسەددا ڕێک بکەوێ ڕێکەوتنەکە بێگومان دیسانەوە لەسەر حسابی و ناوچە کوردیانەیە کە ئەوەی کە دروست بووە ئەو خۆ بەڕێوەبەریە لە ڕۆژاوای کوردستان دەوێت لەگەڵان ڕێک بکەوێت سووریا بێتەوە و ینی بەڵام بەشار ئەسەد بەمە ڕازی نەبووە ئێستا تورکیا دەوێت ناچاری بکات بەمە ئایا ئەم معادلە ئەوها بچووکترە یان ئەو معادلە گەورەیە کە تۆ باسی خوێندنەوەیەکی واقعی تایە هاوکێشە گەورەکەیە تورکیا لەگەڵ توێژەری جیهانیش ئەم خاڵا ئاماژە پێکەن حەزەکەم کە کارتی فشار بێ لەسەر سووریا فشاری ئەردوگانە لەسەر بەشار ئەسەد بەشار حکوومەتی بەشار ئەسەدەوەی کە پێوتێت دەسەڵاتی ناوەندی سووریا و کارتۆن ماوەتەوەی کە ئیپارێزیە چەند هێزێکی نێودەوڵەتیە یەکێک لەوانە ڕووسیا بوو لەگەڵ ئێرانی مەوزانین لێدانەکانی ئەمریکا و ئیسرائیل لە سووریا ئەو هێزانی بەتەواتی پێخستەوە هیچ ڕۆڵێکی ئەو تویانی ئەوەی کە ئەمێنێتەوە ناوچەی هەژمونی کووردە لەگەڵ ئەمریکایە کە هاوپەیمانی یەکن لەگەڵ رووسیایە ئەگەر بیەوە فشار لەسەر حکوومەتی بەشار ئەسەد ناکات لەبەرەوە ئەمە حکوومەتێکە ویست و ئیرادی خۆی لە دەزیاوە ئەگەر بتێ قسە لەگەڵ سووریا بکەی وا پێویستەکاتەوە بە خەتی رووسیا تێپەڕی لەو ڕوانگەیەشەوە ئەمریکا لەگەڵ رووسیا تەسویەکە لە سووریایە نەک ڕاستە خۆ لەگەڵ سووریا قسە بکە لەو ڕوانگەیەشەوە ئەمە ئاڵین تەسویەکەی ڕێکەوتنیەکەی کە سووریا بێ بە سووریایەکی فیدراڵ و ئەزمموی خۆسەرۆک و هەرێمێک جێگیرکرێتیە لەبەرەوە ئەمە فشار نییە ئەمە کۆتا هەوڵەکانی تورکیا بۆ ئەوەی بتوانێت ڕێگریکە لەو هێڵی گەشەپێدانی هاوچەرخی ئەمریکی
کە جێبەجێ نەکرێ بۆ ئەوەی وەلا نەندێ وەکو باشە. ڕێڕەوێکی گواستنەوەی وزە لە ڕۆژهڵاتەوە بۆ ڕۆژئاوە. کەواتە خۆشببختانە ئێستا بە بخوێندنەوەی تۆ مەترسی لەسەر ئەزمونونەکەی ڕۆژاوان نییە بەڵکو فراوانتر دەبێت تۆکمەتر دەبێت شیوانی باشتریە بێت جێگیرەکرێ بێنە سەر باشووری کوردستان کە ڕۆژئاوا جێگیرتر بکرێت باشوورە بێ قایمتر بێ دۆخەکە بێگومان هیچ کاریگەریەکی لەسەر باشووری کوردستان دەبێت ئەم دۆخی کە ڕوودەدا ئێمە یەک بابەتێ لە هاوکێشەکە ئەمە ڕاستێکی سیاسی و ناوخۆی هەرێمی کوردستانە. باشووری کوردستان درێژکراوەی یعنی ڕۆژئاوای کوردستان یا خۆت ئەتوانی بڵێ ڕۆژئاوای کوردستان درێژکراوەی باشووری کوردستانە بۆ لەبەرەوە ئێمە سێ زنجیرە چیامانەوەی کەوەی پێوترێ قەرەچۆغ و ئەوەی شنگال لەگەڵ کەزوانە ئەمە ئێستانایە ناو عەبدولعەزیز لە چوارچێوەی تاریبکردن و ئەمانە ئەم درێژکراوەیە کورد دەبێ بیپارێزێ و باشووری کوردستان بە دیاریکراوی توانم بڵم شنگال بریتیە لە دەواازەی سەرەکی بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل لەبەرەوە ئەم هێڵە ئەبێ بپارێزرێ و ئەزمونونەکانیش تۆکمەترە بن بەڵام ئێمە لەو ناوەندا یەک کێشەمانە پارتی دیموکراتی کوردستان کە ئەمان بە ئاڕاستەیەکی تورکی کار ئەکەن و لە هەمان کاتە فشاری تورکیان لەسرە بەڵام ئێستا بۆ ئەوانیش قۆناغەکە گۆڕاوە یعنی ئەو فشارە زۆرەی تورکیا وەکو جاران لەسەریان نەماوە لە ڕووی سیاسیەوە باسی ئابووری و پەیوەندی شخصی ناکەم لەبەر چی نەماوە لەبەرەوەی تۆ پرۆژێکی ئەمریکی تێکە ئیلا ئەبی ئەمریکا جێبەجێکا لەبەر بەرژەوەندەکانی خۆی و لە هەمان کاتە ئەو پەیوەندیانی کە ساڵەهای ساڵەوە من زۆر خۆشحاڵم کە کورتوانیەتی پەیوەندیکی وا تۆکمە دروستکە بێ گوێدانە ئەوەی کەمە چه حزبێکە و چه ئایدۆلۆژیاکە گرنگ ئەوەی لە ئێستا خزمەت بە دۆزی کوردەکە لە ناوچەکەیە ئەو پەیوەندی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا بۆ زانیاریت بەڵگەشی لەسەر و کتێبیشی لەسەر دەرچوویان ئەمە قسەیەک نیار من ئێستا فڕی بەم و بیکەم ئەو پەیوەندیە وای کردووە کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر داخوازی ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانیان لە ناوچەکە جۆرێک لە جۆرەکان خاوبوونەوە نەرمی بنوێنێ بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان چکە ئێمە ئەمازانی پێشووتر دژایەتیکردنێکی بێپاسا و هەبوو لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان لەو ڕوانگەیەوە جارێکی هێڵم ئەو سێ سەرکردە سەربازی کورد لەگەڵ سەربازی و ئەتوانی وڵی سیاسیشن لە هەمان کاتە بەرپرسی یەکەمن لە پاراستنی ئەزمموی خۆسەری ڕۆژئاوای کوردستان لەگەڵ باشووری کوردستانە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێستا ڕووی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەیە ئەلەم سێ بەڕێزەیە باڵادەستکردنی بەرژەوەندیە نەتەوەیەکانی کورد و دروستکردنی وتارێکی یەکێتی نەتەوەی کورد زامنی بەهێزتربوونمانە و تێکەڵاوتربوونمانە لە هاوکێشەکە و یەک بابەتیش بە گرنگی و ئاماژەی پێم کورد لە قۆناغی ئێستایە تا 50 ساڵی تریش حەقم نییە گۆڕانکارێکی گەورە لە ناوچەکە دروست بێ بە تەمای دامەزراندنی دەوڵەتێکی سەربەخۆی کوردی نەبێت تا 50 ساڵی تر تا 50 ساڵی تر ئەگەر نەگاتە 100 ساڵی تر چکە هەر 100 ساڵ جاری ئێمە ئەتوانین بەپی ئەو پێداوگانی کە هەمانە گۆڕانکاری لە نەخشەی جیهانیان ڕۆیان لەبەر ئەوەی لە کاتی ئێستا قۆناغی ئێستا سیستمێکی هەرێمینی و دەوڵەتی کە پشت ئەبەستێ بە فیدراڵی زەکردنی سیستەمە شمولیەکان لە ناوچەکەیە پەیڕەو ئەکرێ ئەم فیدراڵی زەکردنە نە ئێڵێ وڵاتێکی بەهێزی نەیار دروست بێ نە ئێڵێ دەوڵەتێکی ناوەندی بەهێز دروست بێ نە ئێڵێ هەرێمێکە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی تێ بکەوێتە مەترسیەوە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ناهێڵدرێ دەوڵەت بۆ کورد مەزریە بەڵام ئەمە ڕێگە لەوە نییە کە ئێمە بتوانین بەرژەوەندیەکانی خۆمان پارێزین ئاماژە دۆکی 2016 سیاسەتی ئەمریکا بە شێوازەیەک بوو خۆشبەختانە سیاسەتەکە هەندێک لە بەرژەوەندیەکانی گۆڕا بۆ شێوازەیە کە ئێستا تۆ ئاماژەی پێدەکەی دەڵێ پشتیوانی هێزەکانەکەن لە ڕۆژئاوا بۆ ینی بەلاتەوە قورسە ڕەنگە 10 ساڵی تر دۆخێک بێتە پێشەوە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا ئیسرائیل وا بخوازێ دەوڵەتێک لێرەدا دروستکەن بۆ کورد کاگڕان کۆسێری کە سیاسەتی کورتمەودا مام ناوەند مەودا درێژمەودا پێمان ئەڵێ ینی بە دراسەکردنی ئەمانە لە ڕووی زانستی و استراتیژی و سیاسیەوە پێمان ئەڵە هەر گۆڕانکاریەک لە سیستمێکی سیاسی یاخود لە ناوچەیەکی هەرێمی یاخود لە جیهانە پێویستی لانی کەم بە یەک بۆ 30 ساڵ هەیە ئەم گۆڕانکاری کە ئێستا لە عێراقا هەیە لە هەفتاکانەوە کاری لەسەر کراوە لە 2023 توانیان جێبەجێکەن لە 2023 ئێستێمە لە 24 یعنی دوای 21 ساڵ ئەو سیستەمە نەتوانرا جێگیرکرێ ناچار ئەوەی کە پێوترێ پلانی ئەی جێبەجێ ناکرێت پلانی بیەتە پێشەوە لە پلانی ئەی و بیە لە سیاسەتی درێژمەودای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بریتێ لە فیدراڵی زەکردن خاڵیکردنەوە لە ئایدۆلۆژیا نەمانی هێزە میلیشیاکان ناناوەندیکردنی سیستەمە سیاسەکانی ناوچەکە لەبەرەوە چاوەڕوان ناکرێت کە ئەم ڕێگەی دۆزراوەتەوە بۆ گواستنەوەی وزە
یعنی هێڵێکی نوێی گواستنەوەی وزەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بۆ دنیای ڕۆژئاوا باشە بە ئاسانی ئەو هێڵە بدۆزرێتەوە چکێ مەزانی ساڵەهای ساڵە یەک هێڵە بووە کە بە تورکیا ڕەت بووە پێگەیەکی استراتیجی یاوە بە تورکیا ئەو هێڵە بە ئاسانی نەتوانرا تێک بدرێ تاوەکو ئەم هێڵە بە ئاسانی بنیاد بندێ و جاریکە تێک بدرێتەوە. دوا پرسیارەکانی خۆمەکەم لەو چەند خولەکە کەمەی کەماومانەکە چمان نەماوە بەس دوسێ خولک لە هاوڕێیانم وەرەگرم. ئەم پشتیوانی ئەمریکا لە باشووری کوردستانیشە بۆ هێزە کوردیەکان بۆ حکوومەت هێرێمی کوردستان هەر دەمێنێ بەرامبەر بە بەغدا ئێستا جۆرێک لە فشاری سیاسیش دەبینین بەغدا دەکاتە سەر هێرێمی کوردستان. ئایا ئەمەش هەر پەیوەندی بۆ معادلە گشتگیرەوە هەیە کە دەیانەوێت لانی کەم کوردیش لە باشووری کوردستانە تۆزێک چۆن دەڵێ تەحجیم بکەن؟ خۆی لە بنەڕەتا دەرفەت نەبوویمە لەسەر عێراق قسەکەی نەگە لەسەر عێراق قسەما کردیان وەڵامە جوانتر و باشتر ئەگەشت بۆ لەسەر هێرێمی زۆر بە کورتی ئەگەر وەڵامی پرسیار زۆر بە کورتی ئەوەی کە عێراق ئەیکا بەرامبەر بە هەرێمی کوردستان بریتێ لە فشاری ئابووری لە بنەڕەتا عێراق بەشێکە لە میحوەری ئەوەی کە پێوترێ بەرگریکردن و ڕێگریکردن سەر بە ئێرانە و حکوومەتی ئیطار کە سوودانی داناوە بریتیە لە حوشەی پشتەوەی ئێران لە بنەڕەتا ئێران حکومیەکە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەم فشارانەی کە دروستەکەن بریتێ لە فشارێکی ئابووری بە مەبەستی بەدەستێنانی سیاسی ئەگەرنا لە واقعە ئەگەر کورد بزانێ مامەڵە لەگەڵ دۆخەکەیە کا بچێتەوە سەر ئەو دوو بڕیاری کە ئەنجومەنی ئاسایش لەسەر داوای ئەمریکا لە 2019 دەری کردووە ئەتوانێت ئەم کێشانی کە لەگەڵ حکوومەتی ناوەندیە هەیە چارەسەریکە ئەمە دیوێکی تر. دیوی دووەمی دروستکردنی فشار لەسەر هەرێمی کوردستان لە کاتی ئێستا ڕاستە ئەمریکا لەگەڵ بەهێزکردنی هەرێمەکانیە بە جۆرێک کە یاخی بن لە ناوەت بەڵام ئەم فشارە کاریگەریی ئەو تۆی نابێت لەبەرەوە ئێستا ناوەندی مامەڵەکردنی ئەمریکا لە عێراقا بریتیە لە کورد یعنی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە ئاسانتر و باشترە وەک لەوەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقا بیکا لەبەر حکوومەتی ناوەندی عێراقی بریتیە لە حکوومەتی ئەوەی کە پێوترێ فەسائل حکوومەتی گروپەکان ئەم حکوومەتی گروپانە لە ناوخواانە چەند ئاراستێکی جیاوازانەیە قسەکردن لەگەڵ یەک ئاراستەی یەکگرتو زۆر ئاسانترە وەک لەوەی کە قسە بکرێ لەگەڵ چەند ئاراستەیەکی جیاوازی هەمە جۆر کە ئایدۆلۆژیایی شیعەبوونی ئیسلامی زاڵە بە سەریانە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە من پێم سەیرە ئەگەر ترسێکە بێت لە هەرێمی کوردستان یا لە ڕۆژئاوای کوردستان کە ترسێکی بێپاساوە مەترسێکی بێپاساوە ئەو بۆ جۆرە گەورە بکرێ قۆناغەکەەوە ئەخوازێ حەکیمانە لەسەر نییە ئەزین چۆنە ئەگەر حەکیمانە مامەڵە بکانە خێرمەترسی لەسەر نییە ئەگەر حەکیمانەش مامەڵە نەکە لە ژێر فشارە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی وایلی ئەکەن کە بۆ جۆر و ئاراستێ مامەڵە بکەن کە ئەمریکا خواستێتی و بەرژەوەندەکانی ئەپارێزێ لە ناوچەکەیە. زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر نیکۆلا شەفشاڵی مامۆستای زانکۆ توێژەری ئاکادمی و ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی لە هەر یەک لە پەیمانگای دیراساتی جەنگی ئەمریکا ئاژانسی ئەمریکی بۆ دیراساتی جیهانی سپاس دەکەم ئەوە لە تیکەرەکە زۆر بوو نەمانتوانی هەمووی بنووسین سپاس دەکەم بە خێراتی سەرچاو سپاس بە ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی ئەوەی کە تۆ وتت ئەو بۆ کورد بێتە دی ئێمەش هەر ئەومان دەوێت کورد مەترسی لەسەر نەبێ سپاس دەکەم خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ.